وڵە بەرزان دەچینە لای کۆنفرانسیەواڵی محەممەد حاجی ئەندامی پێشووی جباتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان با پێکەوە ببینی. لەبەر ئەوە بەداوای لێبوردنەوە لە هەموو لایەک دەست دەکات کێشانەوەی خۆم لە ناو بزوتنەوەی گۆڕان بە فەرمی ڕادەگەیەنم و لەبەر ئەم هۆیانەی خوارەوە. یەک، تا ئێستا بزوتنەوەی گۆڕان بە شەرعیەتی شۆڕژگێڕی حکم دەکرێت و ئیدارە دەدرێت، ئەمە لە کاتێکدایە کە دروشمی بزوتنەوەی گۆڕان بریتیە لە شەرعیەتی ئینتیخابی و دەوڵەتی دام و دەستگا. دوو، بێ ئەهمیەتکردنی دەستگا شەرعیەکانی بزوتنەوەی گۆڕان بە جۆرێک جواتی نیشتیمانی و جواتی گشتی هیچ ئەهمیەتێک و ڕۆڵێکیان نەماوە لە دروستکردنی بڕیاری سیاسی بزوتنەوەکە. سێ، سەرکردە کۆنەکانی ناو بزوتنەوەی گۆڕان نەیانتوانی لەگەڵ خوێنی تازە و کاری حیزبی سەردەمیانە بگونجێن و هەرزوو پەنایان بردەوە بەر شێوازە کۆن و چواوەکەی تەکەتولات، تا کارگەیشتە ئەوەی هەر کەسێ بەدڵی ئەوان و لە بازنەی تەکەتولەکانی ئەواندا نەبێت وەک ئەوە وابێت کە گۆڕان خواز نەبێت. ئەم دیاردەیە تازە نییە و چەند ساڵێکە لە ناو ئەم بزوتنەوەیەدا بەکارە و هەناوی ئەم بزوتنەوەیە دەخواتەوە، بەڵام بەرژەوەندی بزوتنەوەی گۆڕان وای لێکردم کە بەردەوام بم و هەوڵی چاکردنی ئەو دۆخە بدەم، بەڵام بەداخەوە بێ ئاکام بوو. چوار، کوردبینی و تەسکبینی سەرکردایەتی بزوتنەوەی گۆڕان لە مامەڵەکردن لەگەڵ واقعی کوردستاندا بە شێوەیەک کە چارەنووسی بزوتنەوەی گۆڕان کەوتۆتە دەست هەندێک هەرزەکاری سیاسی و لەسەر شاشەی کەناڵەکان و پەیجەکانی فەیسبوک ئاراستەی سیاسەتی بزوتنەوەی گۆڕان دیاری دەکرێت. 5، ناوچەگەرێتی لە سیاسەتی بزوتنەوەی گۆڕاندا بە شێوەیەک ڕەنجی داوەتەوە کە جگە لە ناو شاری سلێمانی هیچ شوێنێکی تری کوردستان گرنگی نەماوە لە استراتێژی بزوتنەوەی گۆڕاندا. دیارە من گرنگی شاری سلێمانی خۆشەویست تێدەگەم و هەمیشە لەگەڵ ئەوەدا بوومە کە گرنگی زۆری پێ بدرێت، بەڵام هەولێر و بادینان و کەرکووک و گەرمیانیش گرنگیان لە سلێمانی کەمتر نییە و بەداخەوە گرنگیان پێ نادرێت لەلایەن بزوتنەوەی گۆڕانەوە. بەڕێزان، ئەمانە و چەندەها هۆکاری تروایان لێکردم کە دەست لە کار کێشانەوەی خۆم ڕابگەێنم. دووبارە داوای لێبوردن لە گۆڕان خوازانی خۆشەویست دەکەم و دڵنیایان دەکەمەوە کە لە هەر شوێنێک بم کار بۆ دەستەبەرگرتنی بەهاکانی دیموکراسی و عەدالەتی کۆمەڵایەتی دەکەم. لەگەڵ ڕێزمدا دکتۆر محەممەد حاجی، ڕێکخەری ژووری پەیوەندی سیاسیەکانی بزوتنەوەی گۆڕان.